سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن بە تایبەت لەم ڕۆژانەی کە ئەوەندەی نەماوە بانگەشەی هەڵبژاردن لەم چەند ڕۆژەی دواییدا وەرزشوانانە بانگەشەی هەڵبژاردن بەکردرێت بە دڵێکی وەرزشی و یەکتر قبول بکەین ئەوە زۆر زۆر جوانە چونکە لە کۆتاییدا هەر دەبێ لە دەوری مێزێکی ئاوا ڕەنگە نەختێک گەورەتر بێ کۆ ببنەوە و حکوومەت پێی بێن و خزمەتی وڵات و نیشتمان بکەن ئەوە زۆر زۆر گرنگە. تەوەری بەرنامەی ئەو ڕۆمان کارابوونەوەی پەرلەمانە بۆ بوژانەوەی سێکتەری وەرزش و لە کۆتاییشدا خزمەتکردن بە نیشتمان ئەو دەستکەوتن نیشتمانیانە بۆ ئەم بەرنامەی ئەم ڕۆمان دکتۆر ئەحمەد کۆچەر ڕاگری کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشەکان لە زانکۆ سەلاحەددینی هەولێر بانکێش کراوە و لە خزمەتی دام هەموو جارێکە باز لە سەلاحەددین دەکەم دەڵم سەلاحەددینی ئەیوبی ئەوەندەی کە بۆ ئاینی ئیسلام کردت نەختێک بۆ کورت کرد بعد ئێستا ئێمە وەزمان خۆشتر دەبوو بۆیەوە لە قورگمدا گوێری کرد. دکتۆر بەخێر بێ سەرچاوم. زۆر سپاس دەکەم سپاس بۆ بە دەرفەتە دەستخۆشی لە ستافە جوانەکەت دەکەم سپاس بۆ جەنابەت دکتۆر بە ئەمەیان ئەوە وەرجێڕی خۆنیە کە باز لە ئێستا بۆ نمونە لە ناو شیعەکان لە ئێران دەبینی شەڕێکی زۆر گەورەش دەکردێت لە نێوان دوو خێزان لە شوێنێک لە قەرەباڵغی دوو گەنج دەڵێن سەڵەواتێکی محەممەدی بەڕێکە هەر کەسە لە ئاستە خۆی دەڵێ اللهم صل علی محەممەد و ئالی محەممەد و شتەکە کۆتایی پێدێ. لێرە لە کوردستان دەبینی شتێکی ئەوە دەڵێن بە دڵێکی وەرزشی وەری بگرە بەڕاستی ئەو دڵە وەرزشیە لەم بانگەشەی هەڵبژاردندا بەدی دەکردێت لەلایەن هەموو لایەنەکانەوە. بەخوا بەنسبەت ئەوەی کە بەدیدێن نەخێر زۆر شتم دیتە لێرە لە لایەنی سیاسی طبعاً بەڵام هەڵبەتە ئاخیرەکە هەر دەبی لێک دانیشین دەبی لێ بوردە لە یەکتر ببورین لەو مەوزوعە. بانگەشەش خۆشە هێڵی سوور هەبی لە بانگەشە لەو هێڵی سوورەدا یعنی بەزێنین وەکە دەڵێن حدودە کتەبی بەزێنراوە هەیە بەزێنراوە بەڵێ بەداخەوە ئاخیری هەر دەبی لە یەک دانیشین ئەو هەڵبژاردن بۆ پەرلەمانێکی جوانە کە هەر هەموو پێکاتی تیابی هەڵبەتە ئاخیری هەر دەبی بەیەکەوەش دانیشین و حکومەتێکی جوان دانین و خزمەتی ئەو نیشتمانە ئەو ملەتە بکەین. دکتۆر ئێستا وەکو جاران نەماوە ڕەنگە دەتوانم بڵێم ماڵ نییە بە جۆرێ لە جۆرەکان ئاشنایەتی لەگەڵ وەرزش نەبێت یا وەرزشوانی نەبێت یا خزمی وەرزشوانی نەبێت یا ئەوەی کە حەزی لە ئەگە هەر نەبێت بەرشلۆنا و ڕیال مەدید دوای کردووە خەڵکێکی زۆر بە تایبەت گەنجەکان ئاشنابن بە وەرزش ئەو بەرپرسیارەتی کە دەبێت لەسەر شانی وەرزشوانان بێت بۆ هێمنی بۆ هێوری بانگەشەکردن چییە؟ بۆ نمونە وەرزشوان دەتوانێت چی بکات؟ چۆن دەتوانێت کاریگەری هەبێت بۆ خێزان بۆ ماڵەوە بۆ ئەو کەسانێک کە هێڵی سوور دەبەزێنن؟ بەڵێ طبعاً ئەو پرسیارەت دوو بەشی هەیە لە ڕۆڵ و بەرپرسیارەتی. ڕۆڵەکە ئەوەیە کە ئێمە چ ڕۆڵێکی هەیە وەرزشوانیان پاڵەوانی وەرزشی بۆ ئەوەی لەو بانگەشە و لەو هەڵبژاردنە کە چەند کاریگەرە لەگە خەڵک بمانێ نەمانێ وەرزشوان یان هەر ئەکتەرێک ینی لە سێکتەرێکی تر کە شوهرەتی پیا کرد کە ناوی دەرکرد ئەوە زۆر تەسیری دەبی لەسەر کۆمەڵگا کە کۆمەڵگا خۆشیویست دەنگی پێدا کە دەنگی پێدا ئەو شەخصە لە چی لیستەکە لە ڕابردوو چی کردێ خاستن ئەگەر لە باسی وەرزش بکەین کە پێشتر و ئێستا ئەو لیستەی ئێستا کە بانگەشەی بۆ دەکرێتن چی بۆ وەرزش کردووە و چ دەکا لە بۆ وەرزش حتمەنە وەرزشوانانە هەمووی دەنگ بەو لیستەی دەکە ئەو لیستەی سەرکە یان بەربژێرێکی هەبی. ئێستا بۆ نمونە بە باسکەین کە لە ڕۆلی وەرزشوانوانە کە چەند کاریگەرە لە ئەوە یەک لە نمونونەکان ئەگەر هەڵە نەبم ساڵی 94 کە ڕۆماریۆ گۆڵکاری برازیل لە نیهاکە گۆڵکاری وۆرڵد کەپی بوو وەبزانام 2000ەکان نازانم چ تاریخێکە بەزابەت بەڵام خۆی بەربژێر کرد بۆ پەرلەمانی برازیل ئەو بوو دەرچوو بە دەنگێکی زۆریش ئەوە چی هۆکارەکە چ بوو کە ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە لە ئەوەی جا ئەو لە هەر لیستێک بووە
لە هەر ئەوەک بەلایەنێک بووە بەڵام ئەو دڵخۆشیێکە بۆ جەماوەری بۆیان هەیە ئەوەی لێکرد ئەو لیستێ بەسەر ڕست دێنە تەوەرەکی تر عەفوەن ئەوەی ڕۆڵەکە باسمە بەرپرسیارەتی طبعاً ئەرکە لەسەر هەموو وەرزشوانێک بێت بەشداری لەو هەڵبژاردنە بکات خۆی و مناڵەکان یانی هەر کەسە و ینی عائیلەی خۆشی دەبی هەموو هاندە برادەرەکانی خۆی طبعاً کە گوتمان ڕۆڵی هەیە تەئسیری لەسەر خەڵک هەیە وەرە دەنگ بەو لیستەیە بدا کە پێشتر چی بۆ وەرزش کردووە ئێستادا چی دەکاتن ئایندێکی گەشی هەیەیاننا یەک لە لیستەکە ئەوە لە بربژێرەکان زۆر مهمە کە خاستە نەگەر وەرزشوان بی لەو لیستە دکتۆر کە چاوێک بە لیستەکاندا دەخشین ئێمە وەرزشوان وەرزش دۆست زۆر جار پەراوێز خراوین لە زۆر شتا باشە بەڵام دڵخۆشیە کاتێک بۆ نمونە لە بانگەشەی هەڵبژاردننی ئەو جوورە چاوێک بە هەموو لیستەکاندا دەخشێنین دەڵین بزانین لە کام لیستا وەرزشوان هەیە وەرزشوانی ئاکادمی ئەوەی کە کەسایەتێکی هەبێت کە لە دوا ڕۆژدا پرۆژەی جوانی هەبێت بۆ وەرزشی کوردستان بۆ هەموو کوردستان دەڵێن نەک بۆ هەولێر تەنیا بۆ یا ئەگەر کەسایەتێکی ئاوا وەرزش پاڵەوانێکی وەرزشی نیە بۆ نمونە چەند کەسێکی تێدا بێت کە لە وەرزش تێبگەن ئەگەر هەر بۆ خۆشیان پاڵەوانین لە بەشە ئیداریەکەی ئەگە هەر نەبێ خەمخۆری وەرزش بن خۆستا کاک ئومێد خۆشناو بڕاتە بێ وەرزشوان نییە وەرزش دەکا بەڵام وەرزشوان نییە کۆبان وەرزشوانە کەم ئەندامیش و پاڵەوانیشەوە نیە هەر قوتابی خۆشمانە بەڵام بەڵێ سیرکە هەمیشە کاتێک کە هەولێر یارێکی گرنگی هەیە لەگەڵ خەڵکە جلی کوردی لە بەردەکە هانیان دەدا لە ناو لیستەکان داشتی وا بەدی دەکردرێ بەڵێ ئێستا ناو لیستی ئەموو لیستەکانمەوە کردووە ناڵم کە وەرزشوان تێدانیە لەوانی ترەوانم بەڵام 1990 کە پارتی دموکراتی کوردستانە 1985 هەموو سەکتەرەکانی تیا چینی توێژەکانی تێدایە وەرزشیش حەقەکی باشی وەرگرتیە لەسەر خۆیان دەمینێ لەسەر ئەو خەڵکەش دەمی کە چۆن متمانیان پێ بدەن دەنگیان پێ بدەن چەند وەرزشوان هەبی لە ناو پەرلەمانی ئێمە ئەو پاڵپشتە بۆ ئەوەی زۆر شت بۆ وەرزش بکرێ بۆ ژێرخان بۆ ژێرخانی مرۆیی بۆ یاسایەکی وەرزشی بۆ کوردستان زۆر شتێ ئیش لەسەر بکەن بەڵام وەرزشوانی هەستم پێ دەکات کە باز لە یاسای وەرزشی دەکەی تا ئێستا لە پەرلەمانی کوردستان کە بە هەمووی ساڵ و شتێکەوە بزانم کارانیە ئایا یاسای وەرزشی بۆ وەرزش پەسەند کراوە نەخێر لە کوردستان پەسەند نەکراوە لە عێراقیش هەتا کوێستا مەجلسەی عێراق دەڕۆن ساڵی 1986 کە پێی دەڵێن یاسای 16 ئەوە تعدیلاتی تیا بووە ئەو کاتی زمانی باز بووە زۆر گۆڕانکاری لە وەرزشتا دروست بووە لە یاسای وەرزشدا دروست بووە خۆی ئایا بە بڕوای تۆ ئەم یاسای 86 وڵام دەرەوەی ویست و داخوازی وەرزشوانانی ئێستا هەیە ئەو کاتە بووە بۆ ئەو کاتە گونجا بووە بەڵام ئێستا زۆر شت بە پێشکەوتووە زۆر قوانینی دنیا گۆڕا بەڵام ئێمە هەر لەسەر ئەو شتە کۆنم ئەویش حەزێک نەبووە خواستێک نەبووە لەسەر ئەوەی کە ئەو یاسایان بەڵام کوردستان 3-4 دەورێ من ئاگدارم یعنی کە هەر دەینە ناو پەرلەمان و جارێکیان خوێندەوەشی یەکەمشیان بۆ کرا بەڵام هەر ئێمال کرا ئەوەشە بۆ ئەوەی کە وەرزشوانە نام وەرزش دۆستمان هەبوو لە ناو پەرلەمان بەڵام وا دیارە دەنگێکی باش کۆ نەکردەوە بۆ ئەو یاسایە ئەگەر یاسایەکمان هەبە ئێستا حکومەتیش پێماندی نەدەبوو ئێستا حکومەتمان بڵێ ئەگەر بڵێ حکومەت درێخی کردیان تەقسیری هەبوو لە وەرزش دەڵێم نەخێر ئێستا زۆر کەسی لەوانەیە لە جیان لەمەبی دەڵێ چۆن چی کردووە بۆ وەرزش نەخێر پارێکی زۆر لە ژێرخانی ئێمە فەقیرین لە ژێرخان بەڵام ئەو حکومەتش خۆ دەزانی حکومەتی کابینەی نوێم ئەمن لە نێزیک ئاگدارم کە زۆر شت بەتەمان بکرێ بەڵام ئەو قەیرانەی دارایی قەیرانی کۆڕۆنا ئەو بودجێ زەبە لە حالم یان زۆرشمان بەسەر هات بە حکومەتە بەڵام هەر خۆڕاگر بوو هەر خۆی دەرباز کرد بەڵام زۆر شتمان هەیە مشارەکاتی ناو خولی عێراقی دەرەوە هەموو پارێکی باشی زەبەلاحی بۆ دابینکردن بڵێ نەکرایە گوناحە بڵێنەوە نەکرا بەڵام دەبا بە ئەف ببوورە دەبا شتێکی بە سیستەمکردن ئەو پارێ بەردەوازە نەدەبوو
زۆر جوان تەوزیعش دەکرا بەڵام حکومەتی تویستی لێ دایەتی دوو. دکتۆر ئێمە 4 تیپمان هەیە، هەولێر، سلێمانی، نەورۆز، زاخۆ هەولێر نەورۆز سلێمانی. هەم کوتم نەورۆز هەم کوتم سلێمانی دیارە سلێمانی بەشێکە لە کوردستان و دڵمان لەلایەنە. هیوادارم لە جیاتیەوەی تیمێک لە جیاتیەوەی پێکاتەیەک لە جیاتیەوەی تیپێک لە سلێمانی لە نخبەکان لە سەروی وەرزشدا بن 4 بن 5 بن ئەوە جێگەی دڵخۆشی ئەمەیە. چەند پێگەی کورد زیاد بی لەو شوێنانە دەمان خۆت بەقوتر. پرسیارەکەم ئەوەیە ئەو جەنابەت دەفەرمووی حکوومەت لێی خەرج کردون، حکوومەت پیان ڕاگەشتە، حکوومەت پێی داون لە چاو یانەکانی دیکە، بۆ نمونە لە چاو زەوڕەیە، لە چاو شورتەیە، لە چاو ئەوانی تر. ئایا کوردستان باشیان پێڕاگەشتووە لە چاو ئەوان؟ لە چی ینی لە ڕووی پارە خەرجکردن، لە ڕووی ئیمکانات، لە ڕووی ئەو لە سرەڕای ئەو هەموو قەیرانانەی بەسەرمە هاتووە هاتوو، ینی خەڵک لەوانەیە هەر فکری ئەدی باشە و معاش دابینکردنە ئەو مەشاکلە ئەو بودجەیە کۆرۆنێ ئەوە هەموو مەشاکلە بەڕاستی لەسەر ئەوەش یانێ هەولێر و دهۆک و زاخ و نەورۆز وەکو دەڵی ئەوانە نەبڕان لە نخبەی عێراق و یان لە ئەوەی ئەستێرەکان لە ممتازی عێراق. پارێکی بۆ سەرف کرد. دکتۆر وا بزانە ئەو کامێرانە کوژاونەتەوە، ئێستا منت دوو بە دوو قسە دەکەین. چەندت هیوا هەڵچنیوە بۆ پەرلەمانی داهاتوو ئەوەی کە بتوانێ یەکەم شت یاسای وەرزشی جێبەجێ بکردرێ، بکرێ بە دەستور و جێبەجێش بکرێ لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. وەڵا خۆم من گەشتبینم زۆر کە وەرزش لە کوردستان بەرەو پێشتر دەڕوە و لە نزیکەوەکو باسم کرد ئەو لیستە ئەگەر ئەو وەرزشوانانە ئیش لەسە ئەو یاسایە بکەن کەواتە حکوومەتەکەش پەرتەوازە نابی لە ئیشکردنی بە وەرزش. بەڵام ئەم لێرە دا دەڵێم ئەو پارێک کە سەر دەکرێت ئایا دەداتە کام ئێستا بەڕێز کاک سەردار ئەو بەڕێبەری گشتی وەرزشە هەمویانەکانەوەکان هەم لەدەست ئەوە و تەرقیمەکی زۆر جوانی کرد بۆ هەر کەسە و بودجێ خۆی وەرگریتن بەس بە پێی یاریەکان و پێی منشعاتی کە هەتا. بەڵام ئێرە ئەمە بڵێ گەشتبینم بۆ شتێک کە ئێستا لە پاشەوەی دێتم بەڵێ گەشتبینم لەبەر ئەوەی بەرنامێکی توکمە هەیە لە هەر لیستەکە لیستی 1970 یەک لەوان کە باز دەکرێ و لە حکوومەتی ئاین دەبێتن و حکوومەتی کابینەی دەیەم دەکەونیە ئیش دەکرێتن لەسەر ئەو لە پەرلەمان لەسەر ئەو یاسایە لە پاشەوەی ئەو یاسایە کە تەسلیمی حکوومەتی هەرێم دەکەن ئەکید بە زۆشتی باشتر دەکات لە ژێرخانی وەرزشی کە باسم کرد کە یاسایەکە ئەو لەوێتە ژێرخانی وەرزشی لە پاشەوەی ژێرخانی مرۆیمان هەیە ئێمە. بەڵام ئەو کەسانی پسپۆر و ئەکادیمیشن دەتوان لەو سەکتەرانە ئیشکەن و وەرزشوانی دێرین بێ ئیشکاتن هەر کەسە و ئەوی لە دڵیدا بۆ بیکاتن بێکەوە بەڵام لە ژێر چەتری حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێر چەتری من دایمە تەژێوە دەکەم لژنێ ئۆلمپی کوردستان ئێستا هەیە بەڕێبەراتی گشتی هەیە بەڵام پێویستمان بە ئەنجومەنێکی باڵای وەرزشە بۆ ئەوەی نزیک بێ لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران کە ئەویش قسەی هەبی و نزیک بلاوەکە لە قەراراتی دەنگێکی هەبی لە ناو ئەنجومەنی. دکتۆر لە میانی قسەکانی ئێمەدا کە وابزانم قاوەشت نەخواردەوە لە خوارد ئەو قەرزدار بین باسی ئەوەت کرد فەرموود لەم چۆن ڕۆژانەدا دیدارێکتان هەبووە لەگەڵ کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. دەکرێت بە کورتی و بە پوختی باس لە دیدارەکە بکەی ئەوەی کە چیتان باس کرد ئەگەر نهێنی نییە و چ بەڵێنێکی بە ئێوە بە وەرزشواناندا. بەڵێ ئەمە لە بانگەشەکەی کە تەوان باسی کرد یانی کە ئەو کاتی لەگەر لاوان و قوتابیان و ئافرەتان بوو من هەر لێ بووم شتێکی زۆر دڵخۆشکەر کە باسی کرد گوتی کە بەڵێنیدا بە
بەرە پێش بنی وەرزش و بۆ لاوان و قوتابیانی کە باسی کرد ئەوم زۆر پێخۆش بەشتا بەڵام لە دیدارێکی کە تایبەت بوو لەگەڵ ئەو بوو دەرفەتێکی زۆر نەبوو باسکەین بەڵام من سوپاسیم کرد کە زۆر هاوکاری وەکو پەروەردەی دەستەی و زانستە وەرزشەکان زۆر شتی بۆ ئێمە کرد کە 14 ساڵ نەکرا ئەویش لە بە ئەو قەیرانەوە ئەوانە نەکرا بەڵام لێرەدا پێم گوتیانە تو ماشەڵڵا زۆر شوێنت ئاودان کرد و حەزورت هەر هەبووە زۆر پێم خۆش بوو سەردانی زانکۆت کردیە و وعدی زۆر شتیش بەمەدایە و ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبن ئەکیدە یانە ئەوەندە قسەیە بوو زیاتر نەبوو لەگەر ما قسام بکەین بەڵام گوتی ئینشاءڵڵا زیاتریش بایەخ بەو شتانە دەین ئەگە خوا دەرفەت بدەم دەستت خۆش بێ باسی کابینەی نۆ هەمت کرد جەنابەت من جارێ با یەکێک لە وەکو خۆم وەکو تاکێک وەکو کوردێک وەکو خەمخۆرێک من یەکێک لەو کەسانم کە مافی دەنگدانیشمێ نەڵێنارێم کابرایەوە پان دەکاتەوە چی دەکات پان ناکەم باگلەیەکی بچوو بکەم لە بەرپرسان لە کابینەی نۆم و کابینەی پێشووتریش هەرگە باسی قسەیان کرد باز لە کابینەی نۆ هەموو دەستکەوتەکانی دەکەن بۆ دەستکەوتیشی هەبووە تکایە لە کابینەی داهاتوو کە کابینەی دێمە کردارتان زیاتر بێ هەر ئەوە نەبێ بڵێن ئاهانێ لە کابینەی نۆ هەم ئەوە کرا و بڵێن ئەوە دەکەین کرا ئەرکە کرا وابزانم لە ناو لێدوانەکانی جەنابی سەرۆکی حکوومەتیش باز دەکات دەڵێ من خزمەتکاری خەڵکم من دەیکەم ئەوەی کرا چ دەکەین ئەوە زۆر گرنگە مەبەستم لەو بابەتە ویستم بابەتێک بە وروژێنم جەنابەت کەسایەتێکی جوانی ئاکادمیت هەیە کۆمەڵک خەڵکت پێگەیاندووە لە زانکۆی خۆتان ئەوە زۆر جێگەی دەستخۆشیە ئێستا دەبینی هەندێ لایەن دێن دەڵێن یەکەم شت دەیڕوخێنین یەکەم شت هەندێ ناو بە ناشرینی دەزڕێنن ئەوە لە کاتێکدا من ئێمە کە سەیری حکوومەت دەکەین ئەگە سەرۆکی حکوومەت پارتیە جێگرەکەی یەکێتیە لە وەرزش ئەگەر بەڕێوەبەری گشتی وەرزش پارتیە جێگرەکەی یەکێتیە ئەگەر وەزیرێک یەکێتیە جێگرەکەی پارتیە یا گۆڕانەیە باشە ئەمانە هەر بەڕاستی لایەنە وەرزشەکەی دەڵێم چیان کردو کە دایان هەوێ بیڕوخێنن بۆ دایان هەوێ بیڕوخێنن باشە ناکرێ بڵێ مەسەڵەن بۆ منە بەو زمانە کەم کاریکراوە دەمان هەوێ خشتێک زیاتر لەسەر دیواردا بنین و دارێک زیاتر بچەقێنین و کەسێک زیاتر دابمەزین ئەم ئەدەبیاتە جوانتر نییە بە بڕوای جەنابێت کاک محەممەد هەم بانگەشەی هەموو لیستەکان دەبینێ ئێمە ڕوون و ئاشکراشیانم پێویست ناکە باسکەن ئێرە ئەمە چۆن کە چ دەگوترێت چ دەگوزارێ و زۆر بەعلەنی هەندێکشتیشەیە لەسەر سوسیال میدیان لەسەر تەلڤیزیۆن یان ئەتۆ ئەو قسانە قسەی زبر و ناشرین هەڵبەتە بەیانی هەر دەبی بەیەکەوە دانیشین هەندێک هێڵ سوور هەیە بانەی بەزێنین با لە یەکتر بە هەر شەرمان هەبی لەگە یەکتر ئەمە کە یەکتر نەشکێنین ئاخیری هەر کوردەکە یەکتر دەشکێنی ئەم دژمنەکەم نییە بسم لەگەری ببمە ینی قسەی پێ بڵێم یان ئەوە ئەو ڕۆیەوتەوە ئەگەر براوە بم خلاصی تێ دەدمیرت دەکەم نەخێر ئەو پەرلەمانە هەر بەیەکەوە جوانین پێکەوە بین حکوومەتەکەش بێکەوە جوانە بەڵام باسی وەزارەت و شتانت کرد من نازانم تا چەند اتفاقاتی سیاسی چییە و چۆن دەبی وەزارەت وشتان ئیشی منیە بەڕاستی بەڵام پێم خۆشە مەسەلەن وەرزشە بیدەنە مەثەلەن بیدن بە پارتی دموکراتی کوردستان یا بدرێ بەیەکەتی بزانێت چ دەکاتن یعنی دەفەرمووی وەزارەتێک تەواو بدرێ بەلایەنێک وەزارەتێک تەواو بدرێ بەلایەنێک خزمەت زیاتر خزمەتەکە بڵێ ئەخە بزانی ناچاو بەس بڕاتان هەبێ ئەم خەڵکە مشکی تاقیگەنین چیتر تاقی کراینەوە هەر هەموو نانە خەڵک دەزانین بەڵام خەڵکیش ئێستا دەبی بیر لەوەی بکاتەوە دەنگ بە چ لیستێک دەدا دەبی لیستێکی بەهێز ببین یەکەم شت دوو بەربژێرەکەم کێە ئەگەر وەرزشوان بم دەبی وەرزشوانی تابی دەنگ بە وەرزشوانەکەی خۆم بدەم یان ئەوی کە هاوکاری وەرزشی دەکە یان باڵپشتی وەرزشی دەکە ئەگە هونەرمەندە دەنگ بە هونەرمەندە هەموو دەنگ بە هونەرمەندەکەیدا کە حزب و لایەنەکان کە لیستێکدا دەمەزین حتمما
ڕچاوی ئەو مۆزوعانە دکتۆر لە لای ئێوە کەسێک پارتی بێت بۆ نمونە قوتابێکت پارتی بێ قوتابێکت گۆڕان بێ قوتابێکت نەوەی نوێ بێ جا نێویش ئەوەندە زۆر ماشەڵڵا حیز بەوەندە زۆر بوون ڕۆژ بەڕۆژ هیچ جیاوازیان تێدا دەکەن هەر بەڕاستی نەخێر ئەو شتە لای من لە پەروەردە هەر کفرە ئەو قسەیە قەت ناکوترێت و قوتابیان چ لایەنێک بن لای ئێمە هەر هەموویەوە یەکە بە حیاتیشوان فەرق و جوای زمانەگەن لە زمانی منیش و لە پێشە منیش و لە پاشە میش باوەڕ ناکەم شتابی چکە پەروەردە شتێکی ترە مانسبەکی نییە ئەنێت وەرگری و ئیشی کلەوە بکەی بەڵام من کە شخصێکی پارتیم کە حەزب منی داناوە بە بەڕێوەبەری گشتی یان ڕاگری ئەو کۆلیژەم کەواتە متمانەی بە من هەیە کە بۆ هەموو خەڵک بۆ هەم شەریعیش دەکەی هم ناکرێ هەر بۆ پارتێکی ئیشکە من نەخێر بۆ هەرمووی خزمەتی هەمووان دەکەم بەڵام ئەو شخصەکە دایدنیتەوە بێت چەند خزمەتی ئەو خەڵکە دەکا تا خەڵکە لێ ڕازی بی حەزبیش ئەوەی دادنێتەوە وا فکر دەکاتن بەڵام لای من نەخێرەوە شتە هەر لای منە دکتۆر جەنابی شت ئەوەی کە لە پایتەختی کوردستان ناوێکی زۆر عەزیم و گەورەیە هەرچەند ئێستا کۆمەڵە خەڵکێک پەیدا بوونە ناوی کوردستان دەزڕێنن بێڕێزی بە پیرۆزیەکان دەکەن بڕاتەن هەبێت لە وڵاتانی دەرەوە هەموو خەڵک سیاست ناکەن ڕاگەیاندکاریش سیاست ناکە کاری خۆی دەکە ئێستا ئێمە هەمومان بە شۆفێر تاکسی و بە کرێکار و بە مامۆستا و بە دکتۆر و بە هەمومان پێکەوە سیاست دەکەین هەرچەندەوە بۆ ئاستی تێگەیشتن و سەقافەت دەگەڕێتەوە بەڵام بە بڕای من لێگەڕێ سیاسی کاری سیاسی خۆی بکە دکتۆر ئیشی پزیشکایەتی خۆی بکە ئەوە زۆر باشترە دکتۆر پەیامت چییە بۆ خەڵک بە تایبەت بۆ وەرزشوانان چۆن بە چ گروتینەکەوە لە ڕۆژی دەنگدان بەرەو پیری سندوقەکان بچن و تەداخل لەوە نەکەن کە چیە دەنگ دەدا بەچێ ڕای ئازاد پیرۆزە بە بڕوای من پەیامت چیە بۆ ئەوان پێیان من ئەوەیە کە ئەرکی سەرشانمانەوەکو باسمان کرد پێشتریش بەڵام هەر خۆشە ئینتیمایەکت هەبی بۆ وڵاتە من بەشداری ناکەم من عاجزم من نازانم چی من تۆراوم لەو نا دەنگی خۆت بدە بەو لیستەی کات و دەزانی خزمەتی ئەو وڵاتە دەکا کە چ بۆ چنە بۆ دەتوانین ئەمە بیگۆڕین بەو وەزعایی کە بەرەو باشتر بڕۆین ئەمە نەکەم من دەی ڕوخێنمە ئەو شتانە کە باس کرایە یعنی بەڕاستی لە لیستەکان کە دەبینم بەڕاستی پێ دڵگرانم بەڵام مەمداوە لە هەموو وەرزشوانان دەکەم کە ئەو سەکتەری خۆم مامۆستایانی زانکۆ و کە بچن بە پیلی سندوقەکان و دەنگی خۆیان بدەن و دەنگ بۆ لیستەی خۆیان بدەن وەکو ئەرکێک بی لەسەر شانیان دکتۆر بە دوایین پرسیارمان ئەوە بێت خۆی بانگەشەی هەڵبژاردنە دواتر دەنگدانە دواتر کارابوونەوەی پەرلەمانە و کێشەکە لەوەیدا لەوێ ڕادەست پێ دەکا چۆن ئەمانە یەکتر لە یەکتر دەبورن چۆن دڵی یەکتر ئاش دەکەنەوە زۆرینە لەگەڵ کام کەمینە حکوومەت پێک دێنێ جا وەفد دەڕوا وەفد دێ قاوە دەخورێتەوە یعنی حیسێ بکە ئەمە مەبەستم ئەوەیە ماوەیەکی یەکجار زۆرە پەرلەمان کارانیە و دوژمنانیش لە هەر چوار دەوروبەر دڵیان لەگەڵ ئەوەیە کە پەرلەمان کارانە بێتەوە ئەوە هەموو شتەکان کران حکوومەت دیاری کرا چی بە حکوومەت دەڵێ بەو حکوومەتەی کە دەبێتە کابینەی دەیەم چی بۆ وەرزش بکات چی بۆ وەرزشوان بکات چی بۆ وەرزشوانە دێرینەکان بکات چی بۆ پەیمانگا و زانکۆ وەرزشەکان بکات چوار پرسیارە سەبار بە هەمووی پێکەوە ئەم دەڵم ئەو ژێرخانی کە باسمان کردیانی لەوانەیە کەلیمێکی بچووکە بەس ئەگە بێ حقت ژێرخانی وەرزشی کە ئەگەر ژێرخانی وەرزشێکی جوانت هەبی و ڕێکوپێک هەبی بڕوات هەبی ئەو ژێرخانی مرۆییەش ئاسوودە دەبی لەو شوێنە ئەو کاتە تو کو دەڵێ ئێستا مەشروعی بەتەڵی ئۆڵمپی هەیە دەتانی بکەن بەڵام ئەمە هەر لە هەرێمێکین لە عێراق هەر دەبی بۆی بەشداری بکەن ئەمە لەوەی لە یاریزانی ما وەرزشوانی ما لە ئەو ژێرخانێکە یان دەبی حکوومەت
بهم سەکتەرەکانی سەر وەرزش سەکتەری وەرزش بە تاوی ئیشکە بەرچکە بەڕاستی جەماوەێکی زۆری هەیە خەڵک خۆشەویستی زۆرە ئەو یاریزانانە لێرە کە دەچن لە هەڵبژاردەی عێراق دەبن کە کوردن بەڕاستی جێژەگای شانازیە یعنی ئێستا میسالێکت بۆ بین لەسەر ئیسپانیا 2010 بزانم کاس لە عالەمی ئەفریقیا بوو ئیسپانیا بوو ئیسپانیا بردیە وەکو دەوڵەت بەڵام نۆ یاریزانی کەتەلۆنیا بوو کەتەلۆنیا ئێستاش باز دەکات دەڵێن بە نۆ یاریزانی کەتەلۆنی بردەوە تو ئیسپانیا نەبردەوە خۆی مشکلەکەشیان وەکمەیە بەڵام ئەمە نەحەقتمان هەیە لە ئێستا کەس بە عەکسەوە دەست خۆمان درێژ کرد بۆ هەمولایەک ئەو حکومەتەش پاڵ پشت بیتن لە هەر کەسێک وەرزشوانێکی جوان تەرتیب بکرێتن بستە ناو هەڵبژاری عێراق و ئەوانە ئەمە فەخرەکە بۆ ئێمە جا لە ژێرخانەوە هەتاکو دەگای کەسایەتی وەرزشی جوان و ڕێکوپێک و ئەکادمی لە سەکتەری خوێندنی باڵا لە هەموو سەکتەرەکان دەبیش بکرێتن کەواتە هەر هەمووی خزمەتکردنی بە خزمەتکردنی ئەو خەڵکەیە ئەو سەکتەرانەیە ئەو ژێرخانی هەر هەموو ئەوکان یان دەبی ئیش بکرێ بەڕاستی وەکو وڵاتانە مەتەعامل لەگەڵ دەرەوە بکەین. دکتۆر زۆر سپاسی جەنابت دەکەم ماندوومان کردی ڕەنگە بە هەندێ پرسیار جەنابتم بە جۆری لە جۆرەکان دڵگران کرد بێت ئەو نیە باسی ئەومان کردمان بە هەمومان سیاست دەکەین بە هەمووشمانەوە دەچینەوە ناو سیاست مەبەست خزمەتکردن بە وەرزشە مەبەست بەوەیە بە ڕۆحێکی وەرزشی بە دڵێکی وەرزشی بە دووادات چوون بکەن بۆ ئەو کەسەی کە بەڕاستی دەزانن خزمەت بە خاک و نیشتمان دەکات خزمەت بە وەرزش دەکات خزمەت بە پەروەردە دەکات خزمەت بە ژینگە دەکات خزمەت بە و خەڵکەی ئێمە دەکات کە بەڕاستی شایستەی باشترینەکانن خەڵکی ئێمە شایستەی ئەوەیە ئاوی نەبڕێت خەڵکی ئێمە شایستەی ئەوەیە بێکارەبانە بێت خەڵکی مەشایستەی ئەوە هەیە لە جیاتی ئەوەی کە یاریگایەک لە شارێک هەبێت چوار یاریگای هەبێت چونکە خەڵکی ئێمە زۆر لە مێش ساڵە بەڵێ پەرۆشی ئەو شتەیە و لە مێش ساڵە لێی دەدرێت لە خەڵکی ئێمە. دکتۆر ئەحمەد کۆچەر ڕاگری کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشیەکان لە زانکۆی سەلاحەددین بەڵێ سەلاحەددینم جوان کوت بەخێر بێ سەرچاوم هیوادارم ئەم کوردستانە هەر ئاوەدان بێت خواتان لەگەڵ.